لەناو هەوای دەوروبەرماندا چەندین گازی جۆرا و جۆر هەن. لە باشووری کوردستان چەند کارگەیەکەن ئۆکسجین و نایترۆژین و ئارگۆنی ناو هەوای دەوروبەرمان دەردەهێنن و بۆ بواری پیشەسازی و تەندروستی سوودی لێوەردەگرن و بەکاری دێنن. لەناو هەوای دەوروبەرماندا کە هەڵی دەمژین و بەهۆیەوە دەژین چەند گازێکی جیاواز هەن: نایترۆژین و ئۆکسجین و ئارگۆن و هیلیۆم و دووەم ئۆکسیدی کاربۆن و میسان و نیۆن و ئۆزۆن و هەندێک گازی دیکە. پێکاتەی هەواکەش بە ڕێژەی زیاتر لە 1970 نایترۆژینە و نزیکەی لە 121 ئۆکسجینە و نزیکەی 1% ئارگۆنە لەگەڵ ڕێژەیەکی زۆر کەمی گازەکانی دیکە. بە شێوەیەکی گشتیش گشت گازەکانی دەوروبەرمان سوودیان هەیە بۆ ژیان و بەردەوامبوون و لە کەرتی پیشەسازی و تەندروستی و کشت و کاڵدا سوود لە بەشێکی زۆری گازەکان وەردەگیرێت. دوای پێشکەوتنی زانست و تەکنەلۆژیا گازەکانی ناو پێکهاتەی هەوای دەوروبەرمان لە یەکدی جیا دەکرێنەوە و بەپێی پێویست بەکاردەهێنرێن. لە باشووری کوردستانیش چەند کارگەیەک هەوای دەوروبەریان هەڵدەمژن و پێکهاتەکانیان لە یەک جیا دەکەنەوە. ئەو کارگانە کاریان لە یەکجیاکردنەوەی گازەکانی ناو هەوایە. لە کەرتی پیشەسازیدا ئۆکسجین بۆ توانەوە و بڕینەوەی ئاسن بەکاردەهێنرێت و نایترۆژین بۆ پاراستن و هەڵگرتنی خۆراک و ئارگۆن بۆ پڕکردنی بۆشایی ناو گڵۆب بەکاردەهێنرێت. کاک باوەڕ یەکەم قۆناغی جیاکردنەوەی پێکاتەکانی ناو هەوا لە چی و دەست پێ دەکە؟ لێرە دەست پێ ئەو فلیترە فلیترە بەێ 35 فلیترە مای ئەو ئۆکسجیان پلانت ئەو فلتەرانە بەبەستە ئەوانی ناوێتی بەێ فلیتر ناوێ گەرەکی ئێمنها ئەو ئاخ و نظام چی برا گەرەکی دەرنەچە هەندش یعنی شوێنەی کە ئێوە هەوای لێ ئەبەرە ژوورۆ ئێرەیە بەێ ئەو لێرێدا 35 فلیترە هەی ئەو مەسەلا ئاخ و پیسی و هەموو دکل و نظام چی ئەم ناخوازم بکە ناو ماکینەی کەواتە یەکەم شوێنی چوونە ژوورەوەی هەوایە ئەو فلتەری تێدا 35 فیلترەمای 35 فیلتەری گەورە نۆرمەلە فیلتەری گەورەیەوە ئەو فلتەرانە نایڵەن تۆز و خۆڵ دووکەڵ یان هەر پیسی ناو هەوا بێت نایڵەن چیتە قۆناغی داهاتوو. چەند مەتر سێجا ئەتوانی هەوا وەرگێت لە یەک کارژێر دەنا تۆتالی گەنم گەرەگەرێک یەک جار جدودا دەبات چونکە یەک دەکیشە یەک قاپات دەبات نظام چیە باشە 18300 نۆرمەترە کوب ینی تقریبا 25 تۆن 30 تۆن هەوا دەگرم. ئێوە دەتانێت چی جیا بکەنەوە لێرە؟ ئەم چ دەکەن نەها ئەم هەوا وەردەگرن باشە هەوا بۆمە چی یعنی هەوا زۆر دەگرن ئەم ینی ئەو سیستەما ناوەخە ئەیر سپریشن یونیت جوداگرنی هەوای پێگوتنی هەوای ئەم دەخوازن ئارگۆن و ئۆکسیجن و نایترۆژن چی چونکە چی هەوەیدا ئەوانە زۆرترن ئەوانە سیستەمێدا ئەم سیستەمێدا ئیش دەکەنەوە زۆر باشە. ئەو نایترۆژینی بەرهەمی دێنن بۆچی باشە؟ بۆچی باشە؟ نایترۆژن ئەکانی معمل کارەبە شغل بکی کانی معمل شیشی درست بکی معمل شیشه دا ایش بکی یعنی نایتروژن جی ایشه پاکرینه معملی کاربا چی بۆچی بەکاردێت؟ جی مثلا نایتروژن چییە؟ یعنی تێدا ئاو نییە نەوزن تشتێک نییە هیچیدا ئەوە یعنی بۆ ڕوونا پاک دەگە گەیشتی یعنی ئەو نایترۆژەنە بۆ پاکشبوون کارەبەیدا پاکشبوونە ستریدا بۆ هەفخستنی ستیلە یعنی چێلیکە زۆر باش یعنی ئەو شە دکە ئەی ئۆکسجین ئۆکسیژن ئاگر زۆر دەکە باشە یعنی بۆچی بەکاری دێت؟ بۆچێ مەسەلا
نخاشخانه با اکسیژن دادن نخاش مثلا باشه. بین خا تنگ دبه باشە اکسیژن دادن بین خا فرابه باشە او دی مثلا معمل 6 تا ددی آگر زور دکی حسن دحیلینه دوای ئەوەی لە یەک کاژێردا نزیکەی 25 تەن هەوای دەوروبەر فلتەر دەکرێت و لە پیسی و تەپوتۆزی سروشت پاک دەکرێتەوە دەچێتە ناو کارگەوە. کاک باوەڕ وەکی تەگوت 35 فلتەرتانەیە نزیکەی 25 تەن لە کاژێرێک هەوا دێنێتە ژوورەوە دێنێتە ژوورۆ دێتی ئەم دەستگای ئیشی ئەو چییە؟ ئەو دەستگەها بۆ زەختی زۆرکە کۆمپرسۆرە هەوای ینی باڕەکەی زیاد بارەخە زێدا دکە ینی ئاتمۆسفێرێدا یەک بارە باشە وردام دکەنە 5 بار 5 بار بۆچی ئەم دکن؟ ئەم 5 بار کرشموە زەختی زۆر بوو گەرماییژی زۆر دەبە زەختی وی بوو بە 5 بار پلەی گەرمیوی چەندە؟ گەرمیەوەی 25 دەرەجە 25 لە ژۆر سفرەوە زۆر سفرە هێنی ئەو قسمێمە هەموو زۆر سفرە سەر و سفرە بەێ زۆر باش پشتێرەکی بەچی پشتەوە دەچێت تانقی گەورە تاورێ تانقی گەورەمە یەکی هەوا یەکی ئاف لەوێ چی لێ دێت لەوێ ئەوە چ دەبە یەک هەوا دەچە ورد تژە دەبە تانقی تژە دەبە باشە ورجی نایترۆژێن ئەمەیە بۆ سارگرنێ ئاڤێ باشە نایترۆژەن دارە ئاف سار دەکە باشە ئاڤژی دچێ هەوای سار دەکە بۆ ڤرگەرم بوو زەختی زۆر بگەم بوو گەرەک ئەم هەوا سارد بکە دەبیتە چەند لە ورد ورجی دابە 11 دەرەجە سەر سفری 11 دەرەجە 14 دەرەجە ئەم کێم دکن گەرماییوی زۆر بچما وا کێم دەکەن ئەم چرا سار دەکەن چونکە ئەو تێستا گەرەکی یعنی هەوای سارکردنێ جودا دەکە یاواش قەدەمە ئەم سار دەکەن هەوا مەسە وا قسمێدا سەر سفرەیە قسمێکی مادەشی 5 بار ڕیژمایە 5 بار زەختی خوا دەگیش نابە بەس گەرمایی کێم بەس گەرمایی بەێ دەتانوێت هێواش سارتیکەنەوە بۆی جیای بکەنەوە پێگاتەکانی یان بۆ پێکاتنە هەوا ئەم چ دەکەن جودا بکەن یاوەشەوەش ئەم سار دەکەن حتانی لە پلی گەرمی نزمدا پێکاتەکانی هەوا جیا دەبێتەوە بەێ دوای گەرمبوونی هەواکە دەچێتە ناو دوو تانک تاوەرەوە کە یەکیشان هەوای تێدایە و ئەوەی دیکەیان ئاو لە ڕێگەی ئاوە پلەی گەرمی هەوا پرێسکراوەکە کە 5 بارڕە سارتر دەکرێتەوە و دەبێتە نزیکەی 10 پلەی سیلیزی سەر و سفر ئەو هەوایی کە بوو بار بوو 11 پلەی سیلیزی و 5 بار چی لێ دێ لەم قۆناغەدا ناو تانکێدا ئەو تانکێدا مازەمەگی مهمە سپیشلە ئینگلیزی ئەوانە چ دەکەن نها مازەمە هەوا تێی وندر ئەو مازەمە پیسیەوی دیگرە وەکی فلتەرێکی وەکی فلیترێکە بەس فلیتێکی زۆر گەورەی نبینێ ئێدیە جیاوازە زۆر جیاوازە ئەو فلیتر ناودا هەوا دەربەستە پاکش دەبە باشە ئەوە تانقاژی چی تێدایە لێرە هەواکە هەوا شتە ناودا فلیترە چووکەنە بەس یەکی لەناو هەوا چی تێدا لێرە مثلا پیسی چووک فلیتر نکانە بوو بگرتە ئەوارە دجە دووبارە دەکەم دووبارە هەوا تەوە پاکش دەبە بەێ ئەو تانقا یەک و بۆ پاکش بوونە یەکشی مەسەلا یەک ئیش دەگە یەکشی ئەم پاکش دەکەن ناوجارە یەکیش دەگە یەکشی پاکش دەبە دوورە دگۆرە یەک سێرڤیسە ئەو دە تانکا ئەوشە زۆر باشە ئێستا هەواکە لەم قۆناغەدا ناو تانکێدا ساردا 11 پلەی سیلیزیە 5 بارە پاکش بووە دوای ئێرە چی لێ دوای دەچێن ئەم دەچینە توربوونێ توربین توربین باشە لە ناو توربین چی لێ دێ توربینێدا نەها زەختەخوا زۆر بوو باشە گەرماییەخوا 11 دەرەجە توربین زەختێوی کێم دکە چما کێم دکە بۆ سار ببە نهای کیمیاویدا زەخت کێم بە گەرماییژی سار دەبە یعنی زێت گەرمایش زیادە زەختێ ئەم دکەنە 0.4 گەرماییش دەبە بن 0.73 ینی ئێستا باڕەکەی کەمتری دەکەنەوە لە یەک 0.4 دەبێت ئەبێ بە 173 پلەی سیلیزیش لە ژێر سفرەوە کەواتە زۆر ساردێستا سار دەبە ینی دەجەمەدی ئەگەر بێتە دەروە جامدیە دەبێ ئایس دەبێ بەف
دواتر هەواکە دەچێتە ناو کۆمپرێسەرێکەوە کە لە 5 بارەوە کەمی دەکاتەوە بۆ نزیکەی 0 + 4 بار. لە ئەنجامی کەمکردنەوەی فشاری هەواکە پلەی گەرمیەکەشی بۆ نزیکەی 173 پلەی سیلیزی لە ژێر 0ەوە کەم دەبێتەوە. دوای ئەوەی کە هەواکە هاتە ژوورەوە و قۆناغەکانی بڕی و گەرم کرا و سارد کرایەوە دواتر دێتە ناو ئەم تاوەرە سپیەوە کە پێی دەوترێت کۆڵد بۆکس. لە ناو ئەم تاوەرەدا نزیکەی 8952 بۆری ستیل هەیە لەگەڵ چەند تاوەرێکی بەزن کە هەر یەکەیان درێژەکەی نزیکەی 30 مەتر دەبێت هەمویان ستیلن. لە ناو ئەم تاوەرەدا هەواکە پێگاتەکانی لە یەک جیا دەکرێنەوە دا نزیکەی 183 پلەی سیلیزی ژێر 0دا ئارگۆن جیا دەبێتەوە لە نزیکەی 185 پلەی سیلیزی ژێر 0دا ئۆکسیجین جیا دەبێتەوە لە 196 پلەی سیلیزی ژێر 0دا نایترۆنجین جیا دەبێتەوە لێرە گەرمیەکانیان گۆڕانکاری پێدا دەکرێت و پێگاتەکانی لە یەکتری جیا دەبێتەوە. کاک باوەڕ دواوەی لە کۆڵبۆکسەکە جیابوونەوە ئۆکسجین و نایترۆژین و ئارگۆنتانویست چی لێ دەکەن دواتر؟ ئەم چی دەکەن؟ نەها ئەو کۆڵباکسیدا دوو نوعاومە دەردەچێت. باشە. یەک گاز یەکی شلە. یەک شلە یەک گازە بەنەفەکانتان کامیان شل و کامیان گازن؟ کامیان گازە. ئەی شلە ئەو سیستەمی تانقی گەورە سپیە دوودی دیارێزاتی. ئارگۆن شلەیان گازە. ئارگۆن شلەی گازەخوا نییە. نییە ئارگۆن بەس شلە. نایترۆژین؟ نایترۆژن شلە خواهشی گازی هەی. شلە و گازیش هەیە ئۆکسیژنش عینی نوعی. باماشە شلە و گازیە. ئەم تانکانە هەمویان شلەیان تێدەچێت. بەڵێ. ئەو تانکانی پشتیشمان ئەوانە گازیان تێداچێت. ئەو شلانە چی لێ دەکەنەوە؟ چی لێ دەکەن؟ نها ئەو شلانە ئەم حەزم دەکەن. مەسەڵ قاپەستێمە ئارگۆنەمە 65 تۆنە. باشە. نایترۆژنەمە 45 تۆنە. ئۆکسیژنەمە 200 تۆنە. باشە. ئەوانە ئەم چی دەکەن؟ نایترۆژن دەفرۆشنە دەری. مەسەڵ معامل کەرەبە دەخوازە نایترۆژن بکرە تێگەل مەسەیارەخە ئەم تژی دەکەن دشینە. ئۆکسیژن معاملە شیشە معاملێ بەکاری دێن. نەخۆشخانە هەمویان کار دێنن. کیژان پێویست بوو تێم دەکردن ئەم دەشینێن ئەو ئۆکسیژینە شلەی کە دروست بوو بۆ نەخۆش دەبێت کە هەناسەی تەنگ دەبێت بەکاری بێنێ؟ بەڵێ کالیتێمە 99.99 یعنی هەر نەخۆشخانە دەبێت زۆر زۆر پاک. ئەو بەشانی دیکەی لە ناو هەوادا هەبوون وەکو گازی هیلیۆم و ئەو گازانی دیکە ئەوان چیان لێ دێ؟ ئەوانە سیستەمێکی بۆریەکە سەر کۆڵباکسیای باشە. جێ حسابکردنە ئەو جێدا دەردەکەون تفرێژنە دەرێ. ئەم کارگەیە گازی ئۆکسجین و نایترۆژین و ئارگۆن بەرهەم دەیەنێت و لە ڕێگەی بۆریەوە دەیگوازێتەوە بۆ ناو کارگەی ئاسن.
بۆ بەرهەمێنانی شیشێکی باش لە سکرابێکی کۆن 3 سەرچاوەی وزە پێویستن. ئاسنی سکراب بۆ ئەوەی جارێکی دیکە بکرێتەوە شیش و سوودی لێوەربگیرێتەوە دەبێت سکرابەکە بکرێتە ناو کوورە و فڕنێکەوە. کوورەکە هەر لە مەنجەڵ دەچێت، بەڵام مەنجەڵێکی گەورە. بۆ ئەوەی سکرابە کۆنەکە لە ناو مەنجەڵەکەدا بتوێتەوە پێویستی بە گەرمێکی زۆرە کە هەندێک جار دەگاتە نزیکەی 1650 پلەی سیلیزی سەر و سفر. بۆ گەیاندنی بەو گەرمیە کارەبا و LPG و ئۆکسجین پێویستن لەم قۆناغەدا. کارەباکە لە سەرچاوەی بەرهەمێنانی کارەباوە دەگەیەنرێتە کارگە و LPG-کەش کە غازی ئاساییە لە کارگەکانی بەرهەمێنانی غازەوە بە بۆری دەگەیەنرێتە ناو کوورەکە و ئۆکسیژنەکەش بە هەمان شێوە لە ڕێگەی بۆریەوە دەگەیەنرێت. ئارمانجا me di Kurdistanê da pêşvebirina kertê pîşesazî û vêberhênan e. Yekem kêmkirina rêjey bêkariyê ye. Vê gavê kargeha me da 250 nefer îş dikin. Xelkê Rojava, xelkê Îranê, yê Tirkiye û Herêma Kurdistanê tê de. Duyem, zêdekirina rêjeyê berhemê şîş e. Ev şîşê ku em berhem tînin, berhemekî di standarda dunyayê da ye. Li ber Hindê, Herêmê Kurdistan, Bexda, Basra û gelek ciyan daxwazî zor e li ser. Bo aboriya Kurdistanê kargeya me îstifadeyekî zor heye. Berhemê me erzantir e lê berhemê derveyî têtin. Em dişên berhema xwe zêdetir bikin. Belê vek hemû Kurdistanê me kêşey kehrebê heye. Em rojê 10 saeta kehrebê wergirîn. Eger 24 saeta wergirîn, rojê deşên 1500 ton şîşe çekin. Rêjeyê berhema me du beramber de ziyad bîtin. Hêviya min ev e ku ev kêşey demekî nûzik da çareser bîtin. کامەرات ئۆکسجین نایترۆجین ئارگۆن بەرهەمێنرا لەم فڕنیانە کامیتان پێویستە؟ لەم فڕنیە ئێمە تەنها ئۆکسجین بەکاردێن. ئۆکسجین بۆ چیە لەم فڕنەوە؟ ئۆکسجین وەکو وزەیەک لێرەدا بەکاری ئەتوانین یارمەتی لێوەربگرین کە لەگەڵ کاربۆنایەک دەگرێت وزەیەکی گەرمی پەیدا دەبێت کە هەموو وزە گەرمیە بە یەکسانی لەگەڵ کاربۆنایەک دەگرێت؟ بەڵێ کە لەگەڵ کاربۆنی تێدایە؟ بەڵێ کاربۆنی تایە. ئەم کاربۆنش لەگەڵ بە گوێرەی جۆری سکرابەکە دەگۆڕێ ڕێژەکەی لە چل لە سەدا 6 سەدا بە گوێرە سکرابەکە دەگۆڕێ. کاربۆن لە ناو سکرابەکە هەرچەند بێ ئەبێ ئۆکسجینیش بە گوێرەی ئەو دەگۆڕێ. بەڵێ بەڵێ ئەگەر ئۆکسجینەکە زیاد بوو کاربۆنەکە زیاد بوو تۆ مەجبور ڕێژێک زۆرتر ئۆکسجین بەکارێن. ئۆکسجین و کاربۆن بەیەکەوە وزە پەیدا دەکەن، وزەیەکی گەرمی پەیدا دەکەن کە ئەم وزەیەش ئێمە لە توانەوەی ئاسنا سوودی لێوەرەگریت. تێکەڵەیەک کە دێت ئێرە هەر سکرابێک کە دێت ئێرە چەندی ئۆکسجین پێویستە؟ بۆ هەر سکرابێک کە دێت ئێرە بە گوێرەی ڕێژەی کاربۆنەکە دەگۆڕێت. بۆ نمونە ئەگەر ڕێژەی ئەم کاربۆنە زۆر بێت نزیکەی 3000 بۆ 3500 نۆرمەتر کوب ئۆکسجینی ئەوێت مەتر سێجا ئۆکسجینی ئەوێت بۆ ئەوەی ڕێژەی کاربۆنەکە کەم بکەین. یعنی ئەمە دووەمین سوودی ئەمە لێرەیە کەمکردنەوەی ڕێژەی کاربۆنی زیایە چونکە ئێمە لە گوێرەی ستانداردی شەکەین ئەگەر ڕێژەی کاربۆن لەمەیە بەرزتر بی مەجبور تۆ بگەینێکە ئاستێک لەگەڵ ستانداردەکانی جیانە گونجاو بێت. باشە ئەگەر ئۆکسجین نێتە ناو ئەم فڕنەوە چی لێ دێ؟ ئەمەیتر تۆ کاربۆنێک بەرهەم دێنێ ڕێژەیەکی زیاتر کاربۆنی تایە کە لە بازارشا لەگەڵ ستانداردە ناگونجێت بتوانە شکانیشی زۆرتر ئەبێت. کەواتە بۆ بەرهەمێنانی ئاسن بەڵێ پێویستە ئۆکسجین هەبێت. زۆر پێویستە. بەبێ ئۆکسجین بۆ توانەوەی ئەو ئاسنە کۆنانەی کە دەکرێتە ناو کوورەکەوە
نزیکەی 5 کاژێری دەوێت و کوالیتی گیراوەکەش باش نابێت، بەڵام بەهۆی ئۆکسجینەوە گیراوەکە لە ماوەی 45 خولەکدا دەتوێتەوە و گیراوەیەکی کوالیتی بەرزیش بەرهەم دەهێنرێت. دوای ئەوەی ئۆکسجین بەکارهێنرا و کوالیتی گیراوەکە بەرزکرایەوە، گیراوە ئاسنیش لە گەرمەکە دەچێتە قۆناغی داهاتوو. لە قۆناغی داهاتوودا لەبەر ئەوەی زوو پشکنین بۆ گیراوەکە دەکرێت بۆ ئەوەی ئاسنی کوالیتیەکی بەرز بەرهەم بێنرێت. لەم قۆناغەدا لەگەڵ چەند مادەیەکی دیکەی پێویست گازی ئارگۆن تێکەڵاو بە گیراوەکە دەکرێت. ئۆکسیجینەکە لە مەنجەڵە گەورەکە لە توانەوە گەورەکەی سکرابەکە بەکارهێنرا. ئەی ئارگۆن یان نایترۆجینەکە سوودێکی وەرەگرێنەوە. ئارگۆن نایترۆژین لێرەیە ئێمە بۆ لێدلفرنس بەکاری دێنین بۆ خێراترکردنی کارلێکە کیمیاویەکان و زیاترکردنی پلەی گەرمی لە نێو هەموو فڕنیەکە بە یەکسانی دابەش دەکات. باشە و ئەم بۆ شایەنەی کە لە نێو ئاسنا دروست ئەبن لە نێو ئاسنا ئەمە کە لە ئینتاجە مشکلە بۆ پێیابێ ئارگۆن ئەو کونەکان ئەو کونانە قەپاتەکە بۆچی چونکە ئارگۆن نایترۆژینش ئەتوانین بەکاربێنین بەڵام ئێمە لێرەیە ئارگۆن بەکاری دێنین بۆ چونکی دنسیتی ئارگۆن زیاترە لە گازەکانی تر گراناتەکەی بەم شێوەیە ئەو ئۆکسیجینە کە ئەو کونانەی دروست کردووە لە نام ئاستەکە ئەو کونانە نایڵێت. کەواتە ئەگەر ئارگۆن نەبێ ئێوە ئارگۆنی خۆتان نەبێت دوایی شیشەکەتان کونکونە بێ ئەوش بەعی بەڕات پێویستی بەو جۆرە شیشە خراپە نابێت. ئێوە لێرە ئارگۆن بەکارێنیان نایترۆجین. بەڵێ ئێمە لێرە ئارگۆن بەکاردێنین چونکە ئارگۆن وەکو گازێکی باشترە هەڵبژێردراوە بۆ ئەم کارەیە. ئەگەر نەبێت ئۆکسیجین ئەو نایترۆژین بەکارێنین. ئەو ئارگۆنە کە دێ لیکویدەکەی دێ شلەکەی دیان گازەکەی لە ئۆکسیجینەکەشیان گازەکەی هەر گازەکەی هیچ لیکویدێکدا پێویست نییە. نەخێ لیکویدمان لێرە پێویست نییە لە ڕێگای بۆریەوە گازەکەی دێت بۆ ئۆکسیجینەکەش لە ڕێگەی جێت بۆرە لەرەکانەوە دێن بە فڕنەکە لە ڕێگەی بۆریەوە دێت بۆێرە ئەوەی ئۆکسیجینەکان لە ڕێگەی چیوە دێت ئۆکسیجینەکەش لە ڕێگای بۆریەوە تایرانەیە دوای ئەوە لە ڕێگای جێت بۆرە لەرەکانەوە سوتێنەرەکانەوە بە چوار گەرمەکەی چەندە ئارگۆنەکە دێت ئێرە پلەی گەرمەکەی نزیکی 45-50 پلەی گەرمەیە. ئەی ئۆکسیجینەکەش نزیکی 15 بۆ 20 بۆ 20 باش. دوای ئەوەی کە ئارگۆن و ئۆکسیجین بەکارهێنرا شیشێکی باش دەرەچێت کوالیتەکەی زۆر باش دەبێت ئەو شیشە بێکە بەڵێکە لەگە ستانداردیانە بگوێت و مشتریەکانش لێ رازی بن. زۆر باش. ئێستا کە ئەم گیراوەیە حازر بوو دوای لە قۆناغەدا هەر شتێکی ناقص بێ هەر مادەیەکی ناقص بێ بۆ گیراوەکە بۆی زیاد دەگرێت گۆگرد بێ یان هەر شتێکی دیکە بێت گیراوەیەکی تۆکمە و تەواو دەرەچێت و ئەچێتە بێ بە قاڵب. بەڵێ ئەچێتە لەوێ سیستەمی کۆنتینوس کاستنگ ماشینمان هەیە کە لە ڕێگای لە سێ ڕێگایەوە قالبی ئاسنی 12 مەتریمان بۆ بەرهەم دێت. دوای تاو ئامادەبوونی گیراوەکە قاڵبی گەورەی ئاسن بەرهەم دەهێنرێت. لەم قۆناغەشدا سوود لە ئۆکسجینی بەرهەماتوو وەردەگیرێت و بە هاوکاری LPG بەدەست ئاسنە بەرهەماتوەکان لەدلەت دەکرێت بە پێی درێژی پێویست. بە بێبوونی ئۆکسجین و ئارگۆن شیشێکی ستاندەرد بەرهەم نایەت. ئەو ئۆکسجین و ئارگۆنەی کە لە دەوروبەرماندا هەیە